لەلایەن ئامۆزا خاڵۆزا کوڕی پور و زۆر جاریش باوکو برا دەستدرێژی سێکسی دەکرێتە سەر ژنانی گەنج لە تەمەنی منداڵیدا. ئەمەش چیرۆکی ژیانی زۆربەی ژنانی گەنجی کووردا لە ترسی دابوونەریت و باوەڕ نەکردن پێیان ناوێرن باسی بکەنەوە بۆ هەمیشە وەک چیرۆکێکی مەرگ ئاسا لە ژیانیاندا دەمێنێتەوە. ژنانی گەنج لە کاتی باسکردنی هەر یادگاریەکی منداڵیدا ئەو دەستدرێژیە وەک ویشەکێک خۆی دەکات بە نێویاندا و لە ئاسیدا دووبارە بێدەنگ دەبن. سین عین میم و سین ها میم دوو لەو ژنە گەنجانن کە لەلایەن کەسە نزیکەکانیانەوە دەستدرێژی سێکسی کراوەتە سەریان و بەسەرهاتەکانیان بۆ ژنها دەگێڕنەوە. سین عین میم تەمەنی 28 ساڵە و لە تەمەنی 9 ساڵیدا لەلایەن یەکێک لە کوڕەپورەکانیەوە دەستدرێژی دەکرێتە سەر. سین دەڵێت لەگەڵ باوکم و براکەم چووینە سەفەر و کوڕی پورەکەشم لەگەڵ ئێمەدا هات. کاتێک کە تەمەنم 9 ساڵ بوو سەفەرێکمان کرد لە بەرەوەیکە کامێرایەک بۆ کوڕی پورم بکرێن لە نێو سەفەرەکەدا ئێمە کاتێک کە ڕۆشتین ڕۆژ بوو من و باوکم و دوو برام بوون و شەو کاتێک کە گەڕاینەوە من خەوم لێکەوت بوو لە نێو سیارەکەدا بەڵام کوڕەپورەکەم بە شێوازێکی زۆر ناحەز دەستدرێژی کردە سەر من و کاتێکەوە خەبەر هاتمەوە بینیم کە دەستی خستۆتە نێو پانتۆڵەکەی منەوە نێو شەرواڵەکەی منەوە و دوای ئەو بۆ بەیانێک شتێکی زۆر ناخۆش کە ڕوویدا ئەوە بوو کە من بۆ یەکەم جار لە تەمەنی 9 ساڵیدا تووشی ئادەبوون بووم تەمەنی ئەوی زۆر لە من زیاتر نەبوو ئەویش 11-12 ساڵی بوو تەمەنێکی زۆر بینێکی ئەوەندە زۆرمان نەبوو لەگەڵ یەکتری بەڵام بەداخەوە پێش ئەویش ئەو هەستێکی جیاوازی لەگەڵ من هەر هەبوو ینی بە شێوازێکی سێریەکردن محەبەتی جۆرێکی تر بوو خۆشەویستی بەرامبەر بە من جۆرێکی تر بوو بەڵام ئەم جارە نازانم بۆچی بۆ شێوازە ئەو هەڵس و کەوتەی لەگەڵ من ئەنجامدا دوای ئەو خێزانەکەم ئاگادار کردەوە لەو بابەت ینی ئەوان دەبازانی بەیان چونکە زانیان کە من عادە بووم و بەلایەن شتێکی نۆرماڵەوە نەبوو بۆی سەردانی دکتور و ئەم بابەتانەمان کردو تا دکتور بخۆی وتیوتیانی لە بەهۆی خوڕپەیەکەوە لەوانەیە ئەم شتە ڕوویدابێت ترسێکی زۆر گەورە لەوانەیە ئەم شتە ڕوویدابێت دوای ئەو خێزانەکەم و بەتایبەت باوکم لەگەڵ کوڕی پورم قسەی کرد و شتەکان شی کردەوە کە بۆچی ئەم شتە ڕوویداوە پێی وتیدی بۆت نییە لە کچەکەی من نزیک بێ و ئەم شتە ینی بە جۆرێک حەلیان کرد با بڵێن هەر بێدەنگێکیان لەسەر کرد و تەواو بوو بڕاوە دوای ئەو بابەتەش هەتا ئێستا هەستێکی خۆشم بەرامبەر بەو کەسەن ینی بەرامبەر بە کوڕەپورەکەم و ئەگەر ببینیم یان گوێم لە دەنگی بیانەکە بمێ قسە لەگەڵ بکەم زۆر هەستێکی ناخۆشە بە تەنەفرۆ ینی بە ئەحساسێکی زۆر ناخۆشەوە قسە لەگەڵەکەم و ماوەیەکی زۆریشە پەیوەندیم ئەسڵەن لەگەڵیان نەماوە و هاتوچیان ناکەم ئێستا هەر چەندە تەمەنێکی زۆریش ینی کاتێکی زۆریش تێپەڕیەوە بەسەر بابەتەکە بەڵام هەروە هەستەکەم ئەو ڕۆژە هەیە ینی لە نێو مێشکمدا هەر ماوەتەوە بەشێکە لە خەونەکانی من کە لەوانەیە زۆر جار هەستێکی ناخۆشم هەبێ شتێکی ناخۆش ببینم لەو ژیانمدا حتمما خەون بۆ بابەتەوە بینم و کێشەیەکی زۆر ناخۆش لە نێو ژیانمدا وەکو کێشەیەکە بەردەوام لەگەڵم و لەگەڵشم ماوەتەوە. سین میمحە لەگەڵ ماڵی مامی دانیشتوو یەکێک لە گوندەکانی باشووری کوردستانن لە تەمەنی 16 ساڵیدا لەلایەن ئامۆزا تەمەن 25 ساڵەکەیەوە دەستدرێژی سێکسی دەکرێتە سەر و پەلاماری دەدرێت. لەلایەن ئامۆزاکەمەوە هەردووکمان ماڵمان لە نزیکی یەکتری بوو و پەیوەندێکی زۆر تێکەڵ بووین بەیەکەوە پەیوەندێکی خوشک و برایانەمان هەبوو و قسەکردن و دیتر وەکو چۆنەڵی تێکەڵ بووین لەگەڵیا ئەو تقریبا 25 ساڵەکە بوو 26 ساڵ بوو و منیش تەنها 16 ساڵ بووم چەندێک قسەکردنمان هەبوو لەگەڵ لێو تێکەڵی و دانیشتن و ئەم شتانمان نەبوو لەگەڵ بەڵام زۆر بە خراپی مامەڵەی کرد و لە ناکاویش بۆ شتەکە دەستدرێژیکردنە سەرم لە کاتێکا من وەکو برایەک لێ مەڕوانی و بە وشەی کاکەش بانگمە کرد لە دوای ناوەکەیەوە بەڵام هیچ ئەوەی کە بەمێشکمان هات بێ قەت ئەوە بۆ لەلایەن ئەوەوە دەستدرێژیم بکرێتە سەر یاخۆ تەحاڕوشم پێ بکرێت بە جۆرێک زۆر کاردانەوەی وای لێکرەوە کە زۆر کاریگەری هەبوو لەسەرم ئەوە بوو کە هەرگیز پێشبینی ئەوم نەکرد بوو کە من ڕۆژێک لەلایەن ئەوەوە کە ئەوەندە لەگەڵ یا تێکەڵ بووین و وەکو برا لێ ماڕوانی بوو دەستدرێژیم بکرێتە سەریان بە و شێوە ناشرینە ڕەفتارم لەگەڵ بکرێت لەبەرەوەی من بەڕاستی وەکو برا سەیرم کرد بوو و وەکو وتیشم شێکاکەم بەرامبەری بەکارەهێنا و بە جۆرێک ترسی بۆ پەیدا کردبووم بە جۆرێک خۆفم لێنیش بوو دوای دەستدرێژیە تەنانەت بۆ لە ژوورێکی ماڵی خۆمانەوە نەمەتوانین بچم بۆ ژوورێکی تریش بۆ پێداویستێکی زۆر بەسیتی خۆمە هەمیشە ترسێکی زۆر گەورە و خۆفێکی لە دڵی مندا چان بوو تەنانەت ئێستاش زۆر لەلام پرسیارە کە نازانم ئەو بۆ چی وای لە من کرد یعنی چی وای لەو کردە کاتێکە نازانم ئێستاش هەر کات ئەبینمەوە
لە مێشکمان تاکە شتێکەیە تو دەڕوا پرسیارەیە بۆچی وای کرد یعنی لەپای چی وەکو برا لێم ڕوانی بوو بەڵام ئەوە هەلێ زۆر بەخرافی قۆستاوە بوو هەر جارێک ئەڵم لێ پرسم نازانم وەکو هیچ شتێ نییە لەلام هیچ وەڵامێکم لە لای خۆمەوە دەست ناکەوێت پێی بڵم لەوانەیە هۆکارێک هەبوو بێ کە بوو ئەوە بێ هیچ هۆکارێک لە لای خۆم نییە کە وەڵام داتەوە ئەمە هۆکار بۆەوەی ئەو دەستدرێژیم کاتە سەر و هەستێکی زۆر خراپ یعنی ئەتوانین بڵێ خراپترین هەستی دنیا شتێکە وەگەوەی پێشگەلەوەی نەفرەت و ڕقێکی زۆرت بەرامبەر بە ئەو بۆم دروست بوو ڕۆک نەفرەت لە خۆتەکەی نەفرەت لەوەکەی کەمینەی کە ئەکەی بەر تەحەڕوشی کۆمەڵە کەس کە تۆ دڵپاکانە لێیان نەڕوانی وەکو برا سەیرەکەی بەڵام ئەو لەگەڵەوەی ئەندامێکە لە خێزانەکەی تۆ تەنها لەبەرەوەی تۆ مینەی ئەو هەستە خراپە و ئەو دخاتە ئەو بارودۆخە خراپەوەی کە ئەسڵن لەوانەیە هەرگیز بیر لێ نەکردبێتەوە. لە ئێستادا دەستدرێژی سێکسی بۆ سەر منداڵان بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. دڵسۆز زەنگەنە بەڕێوەبەری ڕێکخراوی دابین هۆکاری زیادبوونی ئەم دیاردەیە بۆ سانسۆر نەکردنی ماڵپەڕەکان دەگەڕێنێتەوە. ئێمە بینین توندوتیژی زیایی کردووە بۆ سەر مناڵان پێویستە ڕێکخراوەکان کاری لەسەر بکەن چونکە هۆشیاریدان بە مناڵ لە تەمەنی مراحەقی زۆر پێویستە دایک و باوک پەروەردەیەکی باش خێزان و کۆمەڵگا و تەنانەت ئەو مامۆستانەی کە فێری پەروەردەشیان ئەکەن کە پەروەردەیان کە لە ناو مەکتەبەکان پێویستە زیاتر پەرەی پێ بدرێت وەکو ڕێکخراو داوا لە دەسەڵاتەکەم داوا لە پەرلەمانەکەم داوا لە حکوومەتی هەرێمەکەم داوا سەرۆکی حکوومەت دەکەم کە زیاتر پەرە بەوە بدەن کە مناڵان لە پەروەردە بتوانن باشترین منهاجیان بۆ دابینکرێ کە بتوان هۆشیاری زیاتر بدرێ و گەوەی خۆ لەوە نییە تۆ زانستی فێرکەی لەوەی تۆ لە داهاتوو نەوەیەکی باش یعنی بخەیتە کۆمەڵگا. بەپێی مادەی 393 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 ئەو کەسێک کە دەستدرێژی سێکسی دەکاتە سەر منداڵان سزاکەی زیندانیکردنە بە ماوەی 15 ساڵ. بەڵام لە هەرێمی کوردستان چەندین دۆسیە هەیە کە تاوانبار ئاشکرایە و بەهۆی پاڵپشتیکردنیان لەلایەن دەسەڵاتەوە سزا نادرێن وەک دۆسیەی کچە تەمەن 8 ساڵانەکەی هەولێر.